بەناوی خوای بەخشندە و میهرەبان گەیشتینەژ فەرموودەی ژمارە 25 پێش ئەوەی بچینە خزمەتی سپاسانەکەم بۆ زیاتر سوودبینینی خۆتان لە فەرموودەکان سەرنجێکی هەرسێ فەرموودەی ژمارە 19 ژمارە 20 ژمارە 33 بدەن کە هێشتا پێی نەگەیشتوین. بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوری چاومان ئەفەرمێ إن الله تعالى يقول يوم القيامة خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا ئەفەرمێ أين المتحابون بجلالي كوان أو كساني كالبر من يكتريان خوشويست اليوم أظلهم في ظلي أمرو أيان خم جير سيبري خومو أمرو سيبريان بوكم بسيبري خوم جل جلاله وافر بخوا يوم لا ظل إلا ظلي أو روجك قيامته هيج سيبريك نية هيج سيبريك بوني نية جگل سيبري من خوا گەورە وافر بێ جگە لە سێبەری خوا هیچ سێبەرێک بوونی نییە. ئەم فەزڵە تایبەتە ئەو دیاریە تایبەتە لەو ڕۆژە قورسەدا تایبەتە بۆ کەسانی کە لە پێناو خوادا یەکتریان خۆشویستووە. بەڕێزان جاری وایە هەندێک شت کە زۆر سەرەتاین بەڵام لێمان تێگەچن دڵنیابن خۆشەویستی ئیمانداران لە ئیمانەوەیە. کەسێک ئیمانی تەواو نابێ تاوەکو ئیماندارانی خۆش نەوێ. پیغمبری خدا صلی الله علیه و سلم لفرمودی که تدا فرمیه لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا. ناس نباشتو تا ایمان نهێنن ئیمانیشتان تەواو نییە تاوەکو یەکتریتان خۆش نەوێ. خۆشەویستی نێوان ئیمانداران بەڵگەی تەواوبوون و کامڵبوونی ئیمانە. هەر کەسێ نوێژ و ڕۆژەکانی مەزبوطە یان پێی وایە عیبادەتێکی باشی کردووە ئەگەر بەرامبەر ئیماندارێک ڕقێکی هەیە ڕقەکەش هۆکارێک نییە کە لە پێناو خوادا بێ پێویستە بەخۆی دابچێتەوە. تەنانەت ڕق لە ئیمانداریش ڕەگە پێ نەدراوە. ئەگەر ئیماندار گوایە هەڵەیەکی هەیە ئێمە ڕقمان لە هەڵەکەیەتی نەک لە خۆی کەسەکە ناسڕینەوە بەڵکو دژی هەڵەکەی کارەکەین نەک دژی کەسەکە و نای بڕۆشین و دژایەتی بکەین. خۆشەویستی نێوان ئیمانداران لە ئیمانەوەیە. ئیمانمان کامڵ نییە تا خۆشەویستیەمان کامڵ نەبێ. دڵنیاش بن تاوەکو ئیمانەکەمان کامڵ نەبێ بە کەڵکی چوونە باش ناین و شایستەی نابین. چەندین فەرموودەی زۆر زۆر هەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بەم خۆشەویستیە کردووە. ئاگامان لێبێ یەکێ لە نیشانەکانی ئیمانداران لەنێو قورئاندا ڕوحەماء بەینەهم خۆشەویستیە ڕەحمە لە نێوان ئیماندارانە کە لەو ئاەتەیە مەبەست لە سەحابەکانە. ئەگەر ئێمەش ئەمانەوێ زەمانی چوونە باشمان بەرز بێنین ئەوە با یەکتریمان خۆش بێ. یەکێ لەو ئامڕازانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوین بۆ خۆشویستنی یەکتری جێبەجێکەین بریتیە لە دیاری بەخشین. دیاری بە یەکتری بەخشن فەرموویەتی تەهادوا تەحابوا. هەروەها لە شوێنێکی تر فەرموویەتی هەر کاتێک کەسێکت خۆشویست فەلیعلمه أعلمه یان فەرموویەتی فەلیخبره ئاگاداری بکەرەوە. لە چەندین فەرموودە جیاوازدا ئەم باسە هاتووە. ئەگەر کەسێکت خۆش ئەوێ ئەگەریش ئەتەوێ ئەم فەرموودەیە جێبەجێ بکەیت ئەوە بێزەحمەت لە دوای ئەم لەبەرکردنیان فەرموودەیە عەزیەت بکێشە نامەیەک بنێرە بۆ یەک لەو کەس و خۆشەویستانەت و پێی بڵێ لە پێناو خوایە تەنها لە پێناو خوایە خۆشمەویت. خوای گەورەتان خاتە باشتەوە. والسلام علیکم ورحمة الله.